بەناوی خی گەورە ئەمڕۆ لە شاری سۆران وەک نووسگەی سۆرانی دەستگای خێرخوازی بەخشین بە هاوکاری و هەمانجی لەگەڵ چەند خێرخوازێکی هەولێر و سۆران هەستاین بە دابینکردن و دابشکردنی جلوبەرگ و پێداویستی قوتابخانە بۆ نزیکەی 130 منداڵی بێباوک. خی گەورە پاداشتی خێرخوازان بداتەوە کە هاوکارمان بوون و دەستبارگرمان بوون بۆ جێبەجێکردنی ئەو پرۆژەکە تەوان جلوبەرگ کا بۆ قەمیسی کوڕان و حەزیە و قەمیسی کچان لەگەڵ پێڵاو و لەگەڵ جانتا و تەواوی قرتاسی قوتابخانە لە دەفتەر و قەڵەم و قەڵەمتراش و سەرجەم پێویستەکانی قوتابی کاچی پێویستە بۆمان دابینکردوون ئەلحەمدوللا. دووبارە داواکارین خی گەورە پاداشتیان خێرخوازانە بداتەوە و بەرەکەت بخاتە ماڵ و سەرەت و سامانیان وەخوای گەورە سەربەرزیان کە دڵی ئەو منداڵە بێباوکانیان خۆش کرد و داواکارین لە خوشکانمان لە قوتابیان بە ڕێزانە هیواداری ئینشاءڵڵا مۆفق بن و سەرکەوتوو بن و ئیسفادە لەو جلوبەرگ و لەو پێداویستیان بکەن. الحەمدوللا دەستخۆشیان لێکەین زۆر شتێکی باشە لەو بێمەعاشەیە کە ئەو پێداویستیانیان دابین کردیان و دەستخۆشی لە ئێوەشەکەم دەستخۆشی لەو هەموو خێرخوازانەکەم نەکە پێداویستی قوتابخانە هەروەها چەند جارێکیش بە پارە و بەشتیت کە یارمەتیان داینە کە ئەو منداڵە بێباوکانە کە زۆر پێویستیان پێە زۆر دەستخۆشیان لێکەم خوا خیریان بنووسی یا ڕەبی. دەستگای خێرخوازی بەخشینەکەین کو منداری بێباوک ئەوە تشتانیان دایتێ خوا خێریان بنووسیتن کو منداری بێباوک ئەو تشتانە ئەدەنێ بە قورعان ئەو جلکی تەلەبە و منداران و پێلا و جانتا و جلک و هەموو تشتیان پێداون خوا خێریان بنووسی ئینشەڵا. بەس عیدارانی باش نییە ڕاستی معاش نینن تاوە نینە جا بەخۆشتە تشتێک مڵۆ منداران نەکڕیە داو کاتا جلوبەرە زۆر زروری بوو لە مندارانان دابین کرد خوا خێریان بنووسی دەست و چاویان ساغ بێت.